پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە کەم بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایە. یەک هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەش ناباتەوە بەڕەک حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانی. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕووی دنگی مرۆیی و یەکسانی خوازی. دەسەڵاتە بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار دێک کۆلدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان. چەک و پارەیان نستەنیتەوە معناژی نامێنە ئیتر. چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی. هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەستێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موسەکانیان پێنادن. داری وایە احتیاجات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی و خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی منتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان. خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی پوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسپێکی فەرشە لەسەر چینی کرێکار و بەشە جۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە فەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی بوونەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزبی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ TV هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. نظر نابێ ئەو هەموو جەنراڵە مقابایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طبیعیە بەلایەن. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەماوەری تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوارەتان باش بینەرانی ئازیزی پێشەنگ TV. خۆشحاڵم من بنار مستەفا بۆ چوارشەمەی تر دێم وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV. ئازیزان، بەرنامەکانی ئەم شەومان لە سێتەوە پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە زیادبوونی ڕێژەی تاوان لە کوردستان و ئەو تاوانە دڵتەزێنانەی کە لە ماوەی ڕابردوودا شایەتی بووین قسە و باسمان دەبێت. پاشان سەبارەت بە پێشوازیەکی ئایار لێرە بە دو هەرچەنەیەکی ئایارمانگێکی ماوە، بەڵام هەفتانە لە پێشوازیەکی ئایاردا بەرنامەمان دەبێت و لە کۆتاییشدا قسە و باسێکی کورتمان دەبێت سەبارەت بە کۆتایی ئاگربەستی نێوان ئیسرائیل و حەماس و دووبارە هێرشی ئیسرائیل بۆ غەزە. ئێوەش دەتوانین بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوانەی ئێوە دەیخەنە ڕوو ئاراستەی میوانانی بەرنامەکانی دەکەیت. لەگەڵمان من بۆ بەرنامەکانی ئەم شەو.
بەڵێ بینەرانی عزیز سەرۆک ئاماژەم پێدا یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە قسە و باس لەسەر زیادبوونی ڕێژەی تاوان لە کوردستان و هەروەها ئەو تاوانە دڵتەزێنانی کە لە ماوەی ڕابردوودا لە سەید سادق هەولێر جێگەکانی تری کوردستاندا شایەتی بوون. ئەم بابەتە شتاوتۆ دەکەین لەگەڵ ئیبراهیم حسین. ئیبراهیم حسین ئێوارەت باش و سپاس کا لەگەڵمانیت. ئێوارەی ئێوەش باش و ئێوەش ماندوو نەبن و سڵاو ڕێزم هەیە بۆ گوێگران و بیسەرانی پێشەنگ تیڤی. زۆر سپاس. لەسەر ئەو تاوانانی لە کوردستاندا فترەی ڕابردوو زۆر تاوانی جۆراجۆرمان بینی، زۆر حاڵەتی دڵتەزێن هەتا و ئاستەی کە کەسانێک دەستیان بچێتە ئەندامانی خێزانەکەی خۆیان و چەندین کەسیان ژیانیان لێ بسەندرێتەوە. ئەمە ڕێکەوتە لە ماوەیەکی کورتە ڕوبەڕووی ئەم هەموو تاوانانە بووین و شاد حاڵی ئەم حاڵەتە دڵتەزێنانە بووین یان ئەکرێت لە پشتی ئەمریکا بۆتە دیاردە هۆکار ببینینەوە؟ بەڵێ هەروەکو خۆتیش باست کرد ئەم ماوانە ئێمە لە کوردستانە شاهیدی کۆمەڵک ڕووداوی دڵتەزێنی کوشتن و قەسابیکردن بۆ قەسابخانە و کوشتارێکی زۆر وجدان هەژێن بووین کە هەموو خەڵکی کوردستانی نیگەران کرد. هەموو ئەو کەسانێک کە ئازادی و ئینسانیەتێک لە وجودیاندا ئازادی خوازی ئینسانیەتێک لە وجودیاندا هەیە بەمە بەقوڵی نیگەران بوون. ئەم ڕووداوە بەی شێوەیەک ڕووداوێکی بەهەڵکەوت نییە، درێژەی تاوانکاری و فەزایەکی ڕق و نەفرەت و دەمارگیریە کە بزوتنەوەی سیاسی ئیسلامی سیاسی بە شێوەیەکی دەست ئاواڵا بانگەشەی بۆ دەکات، بڵاوی دەکاتەوە و باوەشێنی دەکات. ئەمیش لە سایی دەسەڵاتی کوردایەتی دەسەڵاتێکە مەسەڵەن کۆمەلگای تووشی بێئومێدی کردووە، تووشی ناومێدی کردووە، دەستی ئەو باند و هێزە سیاسیە کۆنەپەرستانەی ئەو کانونە کۆنەپەرستانەی لە بڵاوکردنەوەی نەفرەت و ڕق و کینە ئاواڵا کردووە. ئەمە بەی شێوەیەک ڕووداوێکی باڵکەوت نییە، ڕێکەوت نییە، درێژەی هەمان ئەو تاوان و تاوانکاری و فەزای ڕق و نەفرەت و نەفرەتێکە کە هەر لەو کوردستانەیە لە ماوەی چەند دەهەیەکدا لانیکەم بەپێی ئاماری ڕەسمی 5,000 ژنی کردوتە قوربانی. بۆیە معلومە کە ئەم ڕووداوە بەشی ڕووداوێکی فەردی و بەهاڵکەوت و لە خۆڕان نییە. ئەم تاوانکاریە بەرهەمی ئەو کەش و ژینگەیە کە ئیسلامی سیاسی مجاهدینی سەر بە بزوتنەوەی ئیسلامی ئاخوند و بانخوازی توندڕە و بە شێوەیەکی بەربڵاو و بە شێوەیەکی زۆر دەست ئاواڵە و دەستکراوە خەریکن بانگەشەی بۆ دەکەن، خەریکن پەرەی پێدەدەن. هەر کەسێک لە ڕۆژێکی هەینیە بڕوا گوێ لە وتاری ئاخوندەکانی کوردستان بگرێت، گوێ لە وتە و لێدوانی بانخواز و مجاهدی متعسبی سەر بە بزوتنەوەی کۆنەپەرست و کە لە شەقی ئیسلامی بگرێت دەبینێ و دەتوانێت بە ئاسانی لەوە تێبگات کە ئەوانە چۆن ڕۆژانە بە شێوەیەکی ئازاد بەو پەڕی دەست ئاواڵاییەوە خەریکن ڕق و نەفرەت لە نێو خەڵکدا بڵاو دەکەنەوە، خەڵک لە دژی یەکان دەدەن، لە دژی جوانی قسە دەکەن، جوانی تەکفیر دەکەن، ژنبوون وەکو عار و عەیبە تەبلیغ و بانگەشە دەکەن. ئەمە ئەو کەشەیە کە تیایدا ممکنە لە هەر کاتێکە ئێمە شاهیدی ئەو جۆرە تاوانانە بین. ئەو باسم کرد کوردستان ئێستا لە سایی ئەو دەمارگیری و تەعەسسوب و دەسەڵاتی ئەو دوو بزوتنەوە کۆنەپەرستە، بزوتنەوەی ئیسلامی سیاسی و بزوتنەوەی کوردایەتیە، گۆڕستانی ژنانی بێناونیشانیان هەیە کە ڕەنگە تاوانیان ئەوە بوو بێ
تۆزێک ئازادتر ویستویانە بژین ممکنە عاشقی کەسێک بوو بن ممکنە ویستویان بڕیار لەسەر ژیانی خۆیان بدەن ممکنە هەر کارێکی لەوابەتیان کردبێەوە ئێستاکانە لەژێر سایەوەی ئەو دوو دەسەڵاتی ئەو دوو زوتنەوە کۆنەپەرستە چارەنووسیان بووە بە گۆڕی بێناو نیشان تازە معلومیش نییە ئەگەر کەسێک بڕوا بسەرن ئامارێک کۆ بکاتەوە چەند لەو 5 ملیۆن بەشەرە لە کوردستانە ئەژید چەند ژن بە ناچار بۆ ئەوەی لە پەلاماری ئەو دەمارگیریە خۆی بپارێزێ ناچارە خۆی مەقنەع بکات ناچارە ژنبوونی خۆی بشارێتەوە ناچارە ڕێوڕسمە گەشتیانی خۆی پیادە بکە کاگەر لە ژنگەیەکی ئازاد و کۆمەلگایەکی ئازاد و لە چوارچەوەی دەوڵەت و دەسەڵاتێکی متەمەدیندا بژابایە ئەم کارانیان نەدەکرد بۆیە ژمارەی قوربانیەکان تەنیا ئەوانە نین کە ڕاستە و خۆ دەبنە قوربانی ئەو کارەساتە بەڵکە ژنە ئەو لاوە داماوانەیە کە بەدەست بێکاری و بێئومێدیەوە ممکنە جیرۆدە ببن و ببنە نێچیری باندەکانی ئیسلامی سیاسی بەبێ ئەوەی ئەو دەسەڵاتە قۆڕەی کوردایەتی هیچ جۆرە مەسئولیەتێک و هیچ جۆرە ئەرچێک بۆ پاراستنی سەلامەتی ژیانی خەڵک مەدەنیەتی خەڵک ئینسانیەتی ئەو کۆمەلگایە کارێک بۆ ساتێک لەسەر هۆکارەکان ڕاوەستین چونکە لایەن دەسەڵاتدارانەوە کاتێک گەن باس لەم هۆکارانە دەکەن یان مەلاکان و کەسانی ئاینی باسی لێوە دەکەن زۆر قسەی جیاواز دەکەن ینی باز لەوە دەکەن ئەمە کاری فەردیە ئەمە هۆکاری خراپی باری دەرونیە یان تەنان باز لەوە کراوە کە کەسێکە و جن چۆتە لە شیەوە پسەر بەخۆ لەوەی کە ئەکرێت لە سەرمانە قسە بکەین ئاخۆوا بەدیان نە بەڵام کۆمەڵگەی کوردستان مەدەنیەتی کۆمەڵگەی کوردستان ئەمەی بەسەردا تێدە پەڕێت و باوەڕ بەم هۆکارانە بکەن کە لەلایەن ئەم تەرەفەوە باز دەکرێت ئەزانیت چۆنە هیچ کەسێکی سالم ئەگەر لە کۆمەلگا و ژنگەیەکی ئاساندا بژیت ممکنە تووشی بۆ نمونە ئەوە نەبێت کە باری دەرونی تێک بچێت مەسەلەن ڕۆح و وجدان و عەقڵ و ئەوانەی تووشی کێشە و گیر و گرفت بێت بەڵام لە کۆمەلگایەکی بەو جۆرە ئاڵوودە بۆ بزوتنەوەوانە لە کۆمەلگایەکی بۆ جۆرە داماوکرا و بێچارەکرا و بۆمان نایە کە ئێستا لە کوردستانی ئەمڕۆیە ئێمە ئەیبینین ممکنە خەڵکی بێچارە گەنجی بێچارە ڕوبەڕووی تووشی ئەم گرفتانە ببێت تووشی باری دەرونی ببێت بەڵام باری دەرونی یان نەخۆشی دەرونی بەشێکە لەو هەلومەرجە یان بەرهەمی و هەلومەرجە سەختە ئەخلاقیە کۆنەپەرستانەیە کە ئەو بزوتنەوەانە فەرزیان کردووە بەرهەمی ئەو هەلومەرجەیە کە دەستی ئەو خەڵکی بڕیوە دەستی ئەو بەشەریەتەی بڕیوە دەستی ئەو گەنجەی بڕیوە لەوەی کە بتوانێت ژیانێکی سالم و ئاسایی بژی لەوەی کە بتوانێت پەروەردەیەکی ئاسایی وەربگرێت پەروەردەیەکی مۆدێرن وەربگرێت لە هەلومەرج و ئیمکاناتی ئەو کۆمەلگایە بۆ گەشەپێدانی خەلاقیەتەکانی خۆی کەڵک وەربگرێت ئەگەر کۆمەلگایەکی دروست هەبێ بێگومان ئەو کەسانەی کە تووشی کێشە و باری دەروین دەبن دەبرێن چارەسەر دەکرێن بۆ کلینیک و عیادە و شوێنی پێویستیان بۆ تەخسیس دەکرێت ئیمکاناتی پێویستیان بۆ تەخسیس دەکرێت بۆ ئەوەی کە بتوانن بگەڕێنەوە سەر ژیانی نۆرماڵ و ئاسایی خۆیان بەڵام لە ڕاستیەکەی دەمەوێت ئەوە بڵێم کە ئەو جن و ئەم جنەی کە ئەوان باسی دەکەن کە گوایە دزەیکردن دزە دەکاتە ناو ڕۆحی ئەو کەسانە ئەو بەشەرە داماو کراوانە هەمان ئەو ڕق و نەفرەت و چینەیە کە بێپەروا بڵاوی دەکەنەوە باندەکانی سەر بە ئیسلامی سیاسی تۆڕی بانخوازەکان لەو هەلومەرجە نائومێدکەرەی کە دەسەڵاتی کوردایەتی ئەو بەرژوازی کوردی بە هەردوو باڵەکەیە دینی و ئیسلامی فەرزی کردووە ئەوانەی کە لە سای ئەم هەلومەرجەدا تووشی ئەم جۆرە تێکچوونە ممکنە تووشی ئەو جۆرە تێکچوونە دەرونیە ببن ڕاویان دەکەن بەکاریان دێنن لە ڕاستیدا دەیانکەن بە نێچیری خۆیان کە لە دواتریشا ممکنە
ببن بە بشێک لە پرۆژەی کۆنەپەرستانەی بڵاوکردنەوەی نەفرەت و کین کە ممکنە دەست بەرێ بۆ کوشتنیشن ممکنە دەست بەرێ بۆ کوشتنی مخالفی خۆی چونکە تۆ لە کۆمەلگایەکە کە هەموو ڕۆژێک ئەبیستی لە زمانی ئەوانەوە کە ژنبوون کوترا سەر هینیش بپرسم کە لە هەفتەی یەکێتی بەڵێ دەنگت ئەبیسترێت بەڵام ئەتوانین لە ستودیۆ بچیتە دەرەوە بیتەوە ئێبراهیم حوسێن چونکە هەستەکەن کە وێنەکەت وەستاوە ئەگەر لە ستودیۆ بچیتە دەرەوە بیتەوە ئازیزان بۆ ئەوەی کە بەرنامەکەمان لەگەڵ ئێبراهیم حوسێندا بەردەوام بێت هەڵبەت ئەم کێشە تەکنیکیانە دێنە پێشەوە لە بەرنامە ڕاستەوخۆکاندا زۆر ناتوانین کاریان لە سەرخەت بەردەوام دەبین لە سەر بەرنامەکەمان. پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری پێکەوە بۆ ئازادی و یەکسانی کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم بەس خەوە بینێ نەریتێکی شۆڕژێرانە نەریتێک کە لە خوارەوە خەریکە بنیاتی کۆمەلگان دەسەڵات ناتوانێت جا بە کێشەش ناباتەوە بەڕ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانی بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی ئەم سیستەمەکە 83 خوێندکار دێک کۆلدا بخوێنێت ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان نستنیکەوە معنایشی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لەنانی ئەم دەسەڵاتەیە هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەڵێ بینەرانی عزیز پێ دەچێت کێشە تەکنیکەکە لانی کەم لەوە دەچێت چارەسەر بوو بێت و ئێبراهیم حوسێن هاتی بێتەوە سەر هێڵ. ئێبراهیم هاتیتەوە لەگەڵمانیت زۆر داوای لێبوردن ناکەم بەهۆی کێشە تەکنیکەکە بەردەوام گفتوگۆکەمان و پرسیاری ئەوم کرد کە لە هەفتەی ڕابردوو دایکەتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند کە چیتر لە دەستگا ڕاگەیاندنەکانیانەوە هەواڵی کوشتن و تاوان بڵاو ناکەنەوە. ئەمێ سەرەتا هۆکاری ئەمە بپرسم وە پاشانی ژەمە چەنە هەنگاوێکی پۆزتیڤە ئەکرێت چۆن هەڵی سەنگێنین؟ بەڵێ ئەو هەنگاوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕاستیدا بە مانای بەعەمەلی معنای کۆمەککردنە و ژینگە ڕەخساندنە و دروستکردنی زۆن و قەڵەمڕەوێکی ئارامە بۆ ئەوەی ئەو تاوانە هەر بە شێوەی خۆی بەردەوام بێ چونکە ئەم حاڵەتە بۆ شێوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە جیاتی ئەوەی وەکو دەسەڵاتی ئەو ناوچەیە لانی کە مەسئولیەتێک لە خۆی نیشاندرا بۆ بەرگرتن بەو تەوژمی ڕق و نەفرەت و چینەیە کە لە هەزار لاوە ئیسلامی سیاسی و بەندەکانی سەر بە ئیسلامی سیاسی بڵاوی دەکەنەوە لە جیاتی ئەوەی بڕوا کۆنتڕۆڵی
ئەو بازاڕی بڵاوکردنەوەی نەفرەت و چینەیە بکات کە لە مزگەوتەکانەوە لەلایەن بانخوازەکانەوە بانگەشەی بۆ دەکرێت خەریکە زۆنێکی ئارامیان بۆ دروست دەکات، دوور لە چاوی خەڵک، دوور لە چاوی میدیا، دوور لە چاوی بەشەریەت خەریک بن کاری خۆیان لە بڵاوکردنەوە و هەندانی تونند و توژی و ئەوانە پەرە پێ بدەن بەبێ ئەوەی ئەمە بەمعنایەک بەبێ ئەوەی کە هیچ کەسێک حتا تەنانەت دەسەڵاتی میدیا مەسەڵەن کامڕۆ دنیا لە دەوری هەیە لە پیشاندانی تاوان و جینایەت و ئەو بکەران و بانگەشەکەرانیە تا ئەو ڕادەیەی کە بتوانن بیشارنەوە بەمانایەکەوە خۆی تا ئەوەی کە بکرێت پێی بڵێ هەنگاوێکی ئیجابی بێ بە ئاپاری مەسئولیت نیشاندان بۆ بەرگرتن بەو هەلومەرجە بەو شەپۆلی تونند و توێژێکە ڕۆژێک تاوانێک دەخۆڕکێنێ بەمانای سپانسۆرکردنیانە بەمانای داڵدەدانیانە بەمانای ئەوەیە کە ئەم باند و هێزانەی کە خەریکن نەفرەت و ڕق و قینە بڵاو دەکەنەوە بانگەشەی بۆ دەکەنەوە هەوڵدەن کە جێکەوتەی بکەن لە شعوری خەڵکە بتوانن هەروە بە ئاسانی بەبێ هیچ ڕقیبێک بەبێ هیچ چاودێرێک بەبێ هیچ لێپرسینەوەیەک بە ئیسراحەتی خۆیان لەسەر ئەو کارە لەسەر ئەو بڵاوکردنەوەی ئەو تونند و تیژ و ڕق و نەفرەتە هەروە بەردەوام بن بۆیە بە هیچ شوێک هەنگاوێکی ئیجابی نییە شاردنەوەی ئەوانە سپانسۆرکردنی ئەوانە جینگە ڕەخساندنی ئەوانە دوورخستنەوەی ئەوانە لە ئەوەی کە کەونە بەر پەلاماری شەرافەت و ئازادی خوازی و بێزاری خەڵکی متمەدنی کوردستان چونکە ئێمە دەزانین کۆمەڵگای کوردستان کۆمەڵگایەکی متمەدنە ینی هەرچی ئەم بزوتنەوە ئیسلامی و کۆنەپەرستە و کوردایەتی بیەوێت دایکۆشێت بەڵام نەورۆزەکانی ئەمساڵ نیشانی دەکە خەڵکی کوردستان لەوە مەدەنیترە لەوە دڵبەستوترە بە ژیان لەوە عشقی ژیانترە کە بکرێوە بە ئاسانی تەسلیمی ئەم ڕق و نەفرەت و چینە کوێرانەیە بکەن کە ئیسلامی سیاسی باندەکانی سەر بە ئیسلامی سیاسی مەلاو بانخواز و مجاهیدی متعەسبی دژی ژن و دژی مەدەنیەت بتوانن بەو ئاسانی کۆمەڵگای کوردستانی پێتەسلیم کەن و ملکەتی بکەن بۆ ئەو ئەخلاقیاتە کۆنەپەرست و دواکەوتوانەیە کە لەسەر نەفرەت لەسەر ڕقلێک بوونەوە لەسەر ڕەتکردنەوەی جوانی لەسەر هەموو ئەو شتانە ئەدەلەوەڕێت بتوانێت بەم چارە نووسەر تەسلیم ببێت. ئەمەست لە کۆتاییدا پرسیاری ئەوە بکەم کە ڕێگەی کۆتایی بەم تاوانانە چییە؟ پێویستە چی بکرێ بۆ ئەوەی کە ئیتر شایەتی ئەم حاڵەتە دڵتەزێن و ئەم تاوانان نەبین کە لە ماوەی ڕابردوودا شایەتی بوو؟ تا ئەو جێگایە کە دەسەڵات و دەوڵەتێکی ئازاد لە کوردستاندا لە ئارادانیەکە ئەرچی پاراستنی سەلامەتی ڕۆحی و معنەوی و ئەخلاقی و معنەوی ئەو خۆ کۆمەڵگایە لە بەرچاو بگرێت ئەرچی پاراستنی ژیانی خەڵک لە ئەستۆ بگرێت ئەرچی پاراستنی مەدەنیەتی ئەو خەڵکە لە ئەستۆ بگرێت خەڵکی کوردستان دەبێت لە پشتی ئەم هەموو تاوان و نەفرەت و ڕقوچینەوە ئەم دوو بزوتنەوە کۆنەپەرستە ببینن کە یەکێکیان بزوتنەوەی دەسەڵاتداری کۆنەپەرستی کوردایەتی و ئەوەی تریان بزوتنەوەی ئیسلامی سیاسی و هەموو باڵەکانیەتی کە یەکێکیان لەسەرەوە خەریکە ئەو کۆمەڵگایە داماوە کاودەی دۆشەوەی ئەوەی تریان لە خوارەوە خەریکە بەرهەمەکەی دەچنێتەوە و خەریکە لەسەری دەلەوەڕێ بازاڕی پەرەپێدانی ئەخلاقیاتی کۆنەپەرستانە نەفرەت و قینە بڵاو دەکاتەوە تا ئەو کاتێک ئەو شوێنە ئەوە نیە خەڵکی کوردستان دەبێ ژن و لاوی کوردستان دەبێ هەر کەسێکی کە ئازادی دەوێ عەدالەتی دەوێ ژیانێکی ئاسایی و متمەدنی دەبێ بە چاوی گومانەوە سەیری ئەم دەسەڵاتە بکات و دەبێ ئەو دەسەڵاتە بە بەرپرس بزانێت لە ئەو هەلومەرجە دەرناکەی کەڕۆڵەکانی ئەوانی
وا کردووە کە ببن بە نێچیری ئەو جۆرە بزوتنەوە باندانە و ئەم تاوان و تاوانکاریە لە کوردستانە بەو حد دەبگات کە هەزاران هەزار ژن داماو بکات هەزاران هەزار ژن بکوژێت و تیرۆریان کات و گۆڕیان گوم بکات و لە گۆڕی بێناونیشانە بیان نێژن ئەمە لە لایەکی تر خەڵکی کوردستان دەبێت دیفاع لە مەدەنیەتی خۆی بکات و دەبێت ڕۆڵەکانی خۆیان لە کانونەکانی پەرەپێدەر و بانگەشەکەری ئەم ڕق و نەفرەتە لە مزگەوتەکان لە کۆڕ و کۆمەڵانەی کە تیایدا ئەم زوتنەوە و هاوسوڕاوانی ئەم زوتنەوە کۆنەپەرستە کۆ دەبنەوە بپارێزن دووریان بخەنەوە و دیفاع لە مەدەنیەت و ئینسانیەتی خۆیان بکەن و هەوڵ بدەن کە ئەوەندەی کە بۆیان دەکرێت هەموو کەس و کار و منداڵ و خێزان و ئەوەندەی دەستیان پێڕادەگات لەم کانونانە بپارێزن لە توشبوون بەم ڤایرۆسە بەم ڕق و چینە و نەفرەتە بپارێزن. ئەمە تا ئەو جێگایی کە ئەمە نییە خەڵکی کوردستان ئەبێ بە چاوی تاوان سەیری یا بزوتنەوەیکی تاوانکار کە ئیتر خەریکە لەسەر نەفرەت بەلەوە ڕێ خەریکە بانگەشەکە بەڕەسمی بانگەشەکە بۆ توند و تیژی بانگەشەکە بۆ ڕقلێکتر هەڵگرتن لە بەرامبەر ئەوانەیە ڕاوەستێ لە بەرامبەردا دەست بە ژیانی بەیەکەوە بوونی خۆیەوە بگرێ دەست بە ئەو عەشق و عەلاقەی خۆیەوە بگرێت کە بەو ژیان هەیەتی ئەمانە ئەو کارانن کە ئێستا لە خەڵکی کوردستان ژن و لاوی کوردستان دەکرێت و دەبێت پێوەی پابند بن. ئیبراهیم حوسێن زۆر سوپاس لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. منیش زۆر سوپاسانەکەم و ماندوونە بن. عزیزان وچانێکی بچووک و پاشان سەبارەتە پێشوازی یەکی ئایاردا بەرنامەمان دەبێت و لاگەڵمان بمێنەوە. بەڵێ بینەرانی عزیز ئەگەرچی یەکی ئایار هێشتا مانگێکی ماوە بەڵام ئێمە هەموو چوارشەمانێک تا دەگەین بە یەکی ئایار واتە 30 نیسان ڕۆژەبەر لە یەکی ئایار بەرنامەی تایبەتمان دەبێت لە پێشوازی یەکی ئایاردا و لایەنە جۆرەکانی تاوتێ دەکەین. یەکەم بەرنامەی ئەمڕۆژمان لەگەڵ شەبەس مەحموود لە ستافی بڵاوکراوەی دەنگی کرێکارەوە دەبێت و لە سەردۆخی کرێکارانی کوردستان قسە و باسمان دەبێت. شەبەس مەحموود ئێوارت باش و سوپاس کا لەگەڵمانیت. ئێوارەی پێشەنگ تیڤی و بینەرانی و وەستافی پێشەنگ تیڤی شاد خۆشحاڵم بۆم دەرفەتە کە ئەم شەو پێشەنگ تیڤی ڕەقساندوێتی بۆمان توانین قسە بکەین. زۆر سپاس. ئەگەر لەسەر دۆخی کرێکارانی کوردستان قسەیەک بکەین بەر لەوە داری تایبەت بکە من پێم خۆشە لە زاری خۆتانەوە قسەیەک لەسەر دۆخی گشتی ئێستای کرێکارانی کوردستان بکەن. لە چی دۆخێکدا کرێکارانی کوردستان ژیان دەکەن؟ بەداخەوانێ ژیان و وەزعەتی بزوتنەوەی کرێکاری و چینی کرێکار لە کوردستانی عێراق و لە عێراق بەگشتی لە هەلومەرجێکی زۆر خراپە. نەبوونی دەرفەتی کار کە ڕێژەیەکی زۆر لە کرێکارانی ئامادە بەکار بە بەتاڵی ماونەتەوە دەست بەتاڵ ماونەتەوە و کاریان دەست ناکەوێت جۆرێک لە جۆرەکان ژمارەیەکی پێوانەی خەیاڵی تێپەڕاندووە و ئەو کرێکارانی لەسەر کاریشن حەقدەستێکی کەم سەعاتکارێکی زۆر و گیر و گرفتی جۆر بە جۆر ڕوبەڕوویانە بێتەوە. لەوانە نەبوونی عەقدی کار زەمان نەبوونی کارەکانیان هەر کاتێ خاونکار و کۆمپانیاکان بیانەوێت لەسەر کارەکانیان دەریان بکەن هەڕەشەی لەسەر کار دەرکردنیان کە هەمیشە چەکی دەستی سەرمایەدار و خاونکار و کۆمپانیاکانە لەسەریان. ئەمانە هەمووی ناڕەحەتی و خەتەریەکانی سەر ژیانی کرێکارانن و هەلوول لە هەلومەرجێکە ئاژین یعنی کوردستان بۆ کرێکاران جۆرێک لە جۆرەکان بۆتە شوێنێک کە ژیانکردن بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێش ئێزگار ئاستەنگی بۆ دروستە بێت
بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان شانخاڵیکردنەوەی خۆی لە تەواوی خزمەت گوزاریەکانی لە نمونەی کەرتی تەندروستی و کارەبا و ئەمانە هەمووی بە کۆمپانیاکانی حزب بەسپێرن. ئەمانە بارپرسێکی گەورەیان دروست کردو بۆ تەرشانی خانەوادە کرێکاریەکان، خەڵکانی کرێکار و زەحمەتکێش و نەبوونی یاساکارێکی پێشڕەو کە کرێکاران تایدا بەهرەمەند بن لە زۆربەی حقوقەکانی خۆیان و مافەکانی خۆیان. ئەمانە هەمووی گرفتی سەرەکی کرێکارانی کوردستان و مشکلەی گەورەتریش لەناو خودی کرێکاران خۆیان ناڕێکخراو بوون، پەرش و بڵاوبوونی کرێکاران، ڕێکخراو نەبوونیان لە ڕێکخراوەیەکی سەربەخۆی کرێکاری خۆیاندا. ئەمانە هەمووی گرفتی سەرەکی کرێکارانن لە کوردستان. ئاماژەتان بە زۆر گیر و گرفت و کێشە و لە دۆخی کرێکاران ئێستای کوردستاندا کرد، بەڵام سەرەکی ترینیان کامانن کە لە ڕوانگەی ئێوە پێویستە دەست بەجێ پێویستی بە گۆڕانکاری هەیە بۆ ئەوەی کە ئەو دۆخە نەبێت کە ئێوە وێناتان کرد. دوو شت کە زۆر گرنگە بە تایبەتی بەرەو یەکی ئایری شەڕێنکە ڕۆژی جیهانی کرێکارە کە کرێکاران تەچیدی لەسەرکەنەوە کە دوو خواستی زۆرینەی کرێکارانی کوردستانە. یەکەم وەگوتم ئەو کرێکارە زۆرەی ئامادە بەکارن کاریان دەست ناکەوێ. ئەمە خۆی بۆ خۆی بیمەی بێکاری نییە لە وڵاتە. لە هەرێمی کوردستانە هیچ بیمەیەک بۆ دەورانی بێکاری خەڵکی ئامادە بەکار و سەدان هەزار دەرچووی ئامادەیی و زانکۆکان هەیە کە تاکو ێسەر بێکار ماونەتەوە. یەکێک لە خاڵ ئاساسیەکان مەسەلەی لەسەر دۆزینەوەی هەلی کار و دەرفەتی کار بۆ ئەم خەڵکی کە بە تاکو ێستا بەتاڵ ماونەتەوە کاریان دەست نەکەوتووە. و یەکێکی تریش لەو خواستانەی کە کرێکاران ئەم ساڵ گرنگە لە ئایارە وەکو شیعاری سەرەکی بەرزدیکەنەوە قەدەغەرکردنی لە سەرکاردەرکردنی کرێکاران بێ. ئەو چەکەی کە بەدەست کاوەنکار و کۆمپانیا و سەرمایەدارانەوە هەمیشە کرێکارانی پێترسێنن، کرێکاران بێدەنگەکەن لە کاتێکدا کرێکاران ناڕزایەتیان بێ لە حەقدەستی کەم، لە سەعاتکاری زۆر، لە نەبوونی ئەمنیەتی شوێنی کار و شوزانم هەر پێویستیکی سەرەتایی کرێکاری لە ناوەندەکانی کار و کۆمپانیا و کارگەکاندا. یەکەمین چەکی دەستی ئەم خاوەنکار و کۆمپانیایانەیە هەڕەشەی لە سەرکاردەرکردنی کرێکارانە. ئەویش بەو جۆرە ترسێک خراوەتە دڵی کرێکارانەوە کە کرێکارانی جۆرێک لە جۆرەکان لە جوڵە خستووە، نەئەتوانن ڕێکخراو بن لە دەوری خۆیان، نەئەتوانن خواست و داواکاریانە بێ، نەئەتوانن داوای کەمکردنەوەی سەعاتکاری زیاد بکەن، نەئەتوانن داوای عەقدی کار بکەن. تەنانەت زۆرینەی کرێکارانی کوردستان ئەوانەی لە کۆمپانیا و کارگەکان ئایشەکەن بەهرەمەندنی تەنانەت لە سەرەتاییترین مافی خۆیان لە نمونەی عەقدی کار کە سەعاتکاری دیاریکراو بێ، حەقدەستێکی دیاریکراو بێ، ڕۆژی دەست بەرکاربوون و ڕۆژی توزانم هەمووم خزمەتکردنی و هەمووم شتانەی بەهرەمەند بێتایە لە عەقدێک کۆنتاکتێکە بێ لە بینی خاوەنکار و کۆمپانیا و کرێکارەکانە. ئەمانە بوونی نییە. بۆیە گرنگترین شت ئەوەیە کە شیعاری سەرەکی ئایاری ئەم ساڵێکێ لەوانە قەدەغەکردنی لەسەر کاردەرکردنی کرێکاران بێ لە ناوەندەکانی کار. ئاماژەت بەوەدا کە کرێکاران پەرش و بڵاون، بەڵام بەو پێی کە بەرەو یەکی ئایار دەڕۆی پێم خۆشە بڕێک زیاتر لەسەر ئەمە قسە بکەین و کە ئاستی ڕێکخراوبوون لە هەڵبە بەس لە کرێکارانەکەین لە چی ئاستێکدای و بۆچی وهایە؟ بە بڕوای من بەداخەوە هێشتا لە ناو بزوتنەوەی کرێکاری و لە ناو کرێکاران بەگشتی لە کوردستانە مەیلی ڕێکخراوبوون و خۆ ڕێکخراوکردنیان لاوازە بە جۆرێک لە جۆرەکان. بەڵام لێرە و لەوێ دەستە و کۆڕ و کۆمەڵی کرێکاری هەن و ناڕزایەتی لێرە و لەوەی کرێکاران هەن و مانگرتن و دەست لە کار هەڵگرتن و گرتبوونەوە لە ناوەندەکانی کارە هەیە و لێرە و لەوێ چەند هەڵسوڕاوی کرێکاری دەستە و کۆڕ و گروپ و کۆمەڵی جیاجیان پێگەناوە. بەڵام ئێشتا لە ئاسێکی ئەوەیان نییە کە مای خۆشحاڵی بێت کە کرێکاران بڵێن خاوەن یان هەنگاوەنێن بۆ ڕێکخراوەیەکی سەراسەری گەورەی کرێکاری کە بتوانێت مدافعی ئەسڵی کرێکاران بێ و خاوەندارێتی لە بزوتنەوەی کرێکاری و چینی کرێکاری کوردستان بکە.
بەڵام لێرە و لەوێ هەوڵدانەیە هەڵسوڕاوانی کرێکاری ئێمە وەکو دەنگی کرێکار ڕێکخراوی کرێکارانی بیناسازی دەستە کرێکاریەکانی لە ناوچە پیشەسازی و ناو کارگەکان و دەیان هەڵسوڕاوی کرێکاری لە قەزا و ناحیەکان هەن کە لە هەوڵداندان و تێدەکۆشن بۆ ئەوەی کە سەرەتای بنیادنانی ڕێکخراوەیەکی سربەخۆی سەراسەری کرێکاری بنیاد بنرێ بەڵام لە هەنگاوەکانی سەرەتایی ئەم ئەرکەدا. جارێکی ترەگەر بێنەوە سەرێکی ئایاری ئەم ساڵە گەرچی باسمان لە زۆر بابەتی کرد بەڵام چی شتێک گرنگە زۆر بەرجەستە بکرێتەوە خواست و دروشمووی داواکاری کرێکارانی کوردستان لە ئایاری ئەم ساڵداوە چۆن دوای یەکی ئایاریش کاری پێ بکرێت؟ بە بڕوای من وەگوتم یعنی ئەبێ فۆکسی ئەم ساڵمان زۆر بە تایبەتی لەسەر مەسەلەی لەسەر کاردەرکردن ئەو چەکەی کە خاوەنکار و کۆمپانیاکان لە بەرامبەر هەموو هەڵسوڕاوێکی کرێکاری هەموو ئەو دەنگانەی کە دەنگ هەڵەبرن نایەک ئەڵێن لە بەرامبەر هەر زۆم و ستەم و سعاتکاری زیان نەبوونی عقد لە هەر پێشێرکاریە لە بەرامبەر مافی کرێکارانە ئەمانە بێدەنگ نامێنن یەکەمین چەکی دەستی خاوەنکار و کۆمپانیاکان هەڕەشەی لەسەر کاردەرکردنێتی یعنی ئەگەر ئایاری ئەم ساڵێکێ لەو خاڵانەی زۆر فۆکسی بخەینە سەر و زۆر گرنگی پێبیرێ لەلایەن کرێکاران و هەڵسوڕاوانی کرێکاری و ڕێکخراوە کرێکاریەکان و ناوەندەکانی مدافع لە کرێکاران ئەوەیە کە لە ناو یاسای کارە لە ناو ڕێنمایەکانی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە ڕسمیەت بیرێ بە یاسایەک بە قانونێک کە مەسەلەی لەسەر کاردەرکردنی کرێکاران بە ڕسمی قەدەخەکەین شارەکانمان لەو چوارچێوەیە ئەتوانین فۆکسی تایبەتی بخەینە سەر وە گوشار و فشار بکەین لەسەر ناوەندە یاسایەکان یاسادانان و پەرلەمانی ئایندەکە دەست بەکارە بن و وەزارەتە پەیوەندیدارەکان فشاری یاسایی فشاری مەدەنی فشاری ڕێکخراوی کرێکاران و لێرە و لەوێ ئەوەی پێمان نەکرێ بتوانین کە مەسەلەی لەسەر کاردەرکردن بکەین بە نقطەیە کە خاوەنکار و کۆمپانیاکان وا بە ئاسانی نەتوانن کرێکاران هەر کاتێک نایەکیان هەبێ لە بەرامبەر زوڵ مستەما ئەوان بتوانن لەسەر کار دەریان بکەین. ئێمە وەکو بڵاوکراوەی دەنگی کرێکار دەیان کەیسمانێت تەنها ئەم مانگە چەند کەیسی لەو بابەتەمانەیە کە بە ناحەق ئەو کەسانی کە ناڕەزایەتیان بۆ لە سەعاتکاری زۆر لە حەقدەسی کەم لەسەر پێشێلکاری لە ناو کارگە و شوێنەکانی کارە کە ڕوبەڕووی فشار و لەسەر کاردەرکردن بوونەتەوە دەیان کەیسیوامان لە دادگای کارە ئێستا پارێزەرەکانی تیمەکانی دەنگی کرێکار پشتیوانیان کردووە لەم کەسانی کە لەو جۆرە کەیسانیانێ زۆر هەرم مانگە چوار کەیسیوامان بردووەتە دادگای کاری سلێمانی لە بەرامبەر کە خاوەنکار و کۆمپانیاکانە کە یاومانن بە دادگا کرێکارانێکە لەسەر کار دەرکراون یعنی لەسەر شتی زۆر سادە دەرکراون کە خواستی سادەی کرێکارانە چوزانم ملی نەداوە بە سعات 10 سعات 12 سعات کاری پێ بکات کارگەیەک ملی نەداوە بۆی کە شتێک لە کۆنتاکتەکەیان نەبووە لە عقدەکەیان نەبووە لەگەڵ کۆمپانیا و خاوەنکارە ئێستا ئێبۆک ئیزافەکاریە کاری پێ بکات ملی نەداوە بە جۆرێک لەو پێشێرکاریانەی کە خاوەنکار لە بەرامبەر کرێکارانە ئەیکەن ملیان نەداوە بە کارێکی نامرۆڤانە کە ژیانی کرێکارانە خەتە خەتەرەوە و ناسەلامەتی شوێنی کاری دا بۆ ملی نەداوە بەوا کارێک کە ژیانی بخاتە خەتەرەوانی لەسەر کار دەریانەکەن گرێکاران و هەڵسوڕاوانێکن کە نایەن و تۆ بە زوڵ مستەمێ لەسەر خۆیان و هاوڕێکانیان لە شوێنی کارەکان لەسەر کار دەرکراون ئەمانە بۆ خۆی ئێمە وەکو بۆ نمونە ستافی بڵاوکراوەی دەنگی کرێکار و تیمە خۆبەخشەکانی پارێزەرانمان بە گرنگی و پشتیوانی لەو هەڵسوڕاوە کرێکاریان ناکەین کە لە بەرامبەر کۆمپانیا و خاوەنکارەکاندا وەستاونەتەوە وە زوڵ مستەمیێوانیان قبوڵ نەکردووە و لە شوێنێ دەرگیری کێشە و کێشن یاساییە بنەوە لەگەڵ کارگەکانە ئێمە بە تەواوی تواناوە پشتیوانیان نەکەین ومێ دەکەم لەم ئایارەیە فۆکسی زۆر تایبەتمان لەسەر مەسەلەیەم لەسەر کاردەرکردنە بێت و دەیان خواستی تریژەیەکە ئەکرێ خواستی هەمیشەیی کرێکاران و بزودنەوەی کرێکاریە لە کوردستان کەس سێ دێ ئێمە جیرۆدەی ئەوەی کە
مەسەلەی ئازادی ڕێکخراو بوون، ئازادی مانگرتن و خۆپشاندان و گردبوونەوە و دەست لە کار هەڵگرتن، ئەمانە هەمووی بۆ خۆی ئەو خواستە سەرەکیانن کە لە کوردستانە بەداخەوە تاکو ئێستا بەدەستمان نێناوە، هەتاکو ئێستا سەندیکاکانی حیزب و سەندیکا زەردەکانیان سەپاندووە بەسەر کرێکارانە بە قانونکارێکە قانونەکانی ڕژێمی پێشووی عێراق زمانی سەدامن هەتاکو ئێستا لە کوردستان کاری پێکرێ، نەبوونی یاسایەکی کاری تازە کە ئازادی ڕێکخراو بوون و ئەمانە لە خۆ بگرێ بوونی نەبووە، ئەمانە هەمووی فشار و گوشار بوون بۆ سەر بزوتنەوەی کرێکاری بەگشتی کە نەیانتوانیەوە لە مەیدانە دەور و کارێگەری فشارەکانیان زیاتر و فراوانتر و کاریگەرتر بکات. ئەگەر قسەیەک مابێت و لە سەباسەکانماندا نەهات بێت لەسەر دۆخی کرێکارانی کوردستان و یەکی ئایاری ئەمساڵ فەرمون بە کورتی. زۆر سپاس. من لە کۆتاییدا پەیامم بۆ هەموو فڕاوانی کرێکاری، هەموو ڕێکخراوە کرێکارێکان، هەموو کرێکارانەی کە لە بەرامبەر زۆر مستەمی خاوەنکار و کۆمپانیاکان و شوێنەکانی کارە ئەوەستنەوانێ بین دەست بنخەینە ناو دەست، نزیکە بینەوە لە ڕۆژی گیانی کرێکار، ڕۆژی ناوتون بە زوڵ مستەم کە لە تەواوی گیانە هاوچینەکانمان یەنە سەر جادە ناڕزایەتی نایەکی گەورە بین بە خاوەنکار و کۆمپانیا و دەسەڵات. چینی کرێکاری کوردستان بتوانین ئایارێکی مەزن نمایشێکی گەورەی چینایەتی بکەین بە تەواوی هەموو ڕێکخرا و دڵسۆزانەی کە پشتیوان و هاوکاری کرێکارانن بتوانین نمایشەکانی ئایار لە نمایشی ساڵانی پێشومان گەورەتر بێ و خواستەکانمان ڕۆشنتر بێ و مەسلەی ڕێکخراوبوون کەینە خاڵی دەستپێکی نزیکبوونەوەمان لەیەکەوە و ئایارێکی پێکەوەبوونی مەزن بکەین لە ساڵانی پێشوو زۆر گەورەتر و باشتر بێ و لە هەر شوێنێکیش کرێکاران و هەڵسوڕاوانی کرێکاری لە هەر ناوەندێکی کارەتوانن بە شێوازی گونجا و تایبەتی خۆیان بە شێوازێک کە ئیمکان و تواناییان هەیە مەراسیمەکانی یەکی ئایر نێڵن بە بێدەنگی تێبەڕ بێ بە مەسەلەی بەو شێوازی کە بۆیانە گونجێوە توانن بەکاروەستانن دەست لە سکار هەڵگرتن نمایشی چینایەتی خۆیان بە خۆپشاندان و ئاکسۆن و ڕێپێوان و گردبوونەوە بتوانن ڕۆژی یەکی ئایار ڕۆژێکی نمایشێکی چینایەتی مەزن پیشان بێت. شاباس محمود لە ستافی بڵاوکراوەی دەنگی کرێکار زۆر سپاس لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ستاف سپاس بۆ بینەرانی پێشەنگ تیڤیش. زۆر سپاس. وچانێکی بچووکی تر و پاشان قسە و باس لەسەر کۆتایی ئاگربەست و هێرشی ئیسرائیل بۆ غەزە لاگەڵمان بمێنەوە. بەڵای بینەرانی ئازیز هەر وەک ئەزانین کە لە ماوەی ڕابردوودا دووبارە ئیسرائیل هێرشی چڕوفراوانی کردوێتەوە سەر غەزە و کۆتایی بە ئاگربەستێنەکە بڕیار بوو لە سێ قۆناغی جیاوازدا بە ئەنجامی خۆی بگات. ئەم بابەتە شتاوتێ دەکەین ئەمڕۆ لەگەڵ بەڕێز مستەفا یونوسی. مستەفا یونوسی یار باش و سپاسکە لەگەڵمانیت. مەرحەبا کاک بنەر سڵاو لە تۆ و هاوکاران و هەموو کەسانەی ئەو مساحەبەیە دەبینن. بڕیار بوو بە سێ قۆناغی ئاگربەست جەنگ لە غەزە کۆتایی بێت، بەڵام ئیسرائیل دووبارە هێرشی فراوانی کردەوە سەر غەزە و ئەمڕۆ ڕایانگەیان کە نیازن زیاتر بچنە ناو غەزە و سنووری ئەوەی کە سوپای ئیسرائیلی تیابێت فراوانتر بکەنەوە و خەڵکەکەشی بە زۆر ڕاگوێزی جێگەی تر دەکەن یان داوان لێکردوون ئەو وانە چۆڵ بکەن. ئەمە ئاماژە بە چی دەدات؟ وەڵی زۆر ڕۆشنە بەنظم یەکەم ئاماژەی پێش هەموو شتێک ئەوە نیشاندا کە ئیسرائیل جوابدەرەوەی هیچ جۆرە ئیمزاکردنی قەرارداد و یاسایەک و هیچ شتێک نییە. هەر وەختێک پێی خۆشببی ئەوەی کە دەیتوانی و پێی باشە دەیکا بە قازانجی سیاسەتی ئەوڕۆی خۆیان کە سیاسەتی خۆیان و ئەمریکای دەرحقیقەت بۆیش بە شتێ خۆیان لە خەڵک دەدەن لە خەستەخانە دەن لە مەکتەب دەدەن لە هەموو جێک هەر ئینگار هەر دڵی مێرولان دەکوژن بەڕاستی ئەوە زیاتر لە 50,000 کەسیان کوشتە ئێستا جام دەرەوەی کەسیش نین و ئەوەی کە ئێستا دەیانەوێت بیکەن بەشێکی لەسەرەوەیە کە
بە دنیاە بەتایبەت لە شەرق الأوسەددا و بەخصوص بە جمهوری ئیسلامی حماس نیشان بدەن ئەوان قسەی خۆیان دەکەن بربەستی هیچ شتێک نین ئەوان قسەی خۆیان دەبەنە پێشێ شەڕی خۆیان دەکەن بۆمبی خۆیان داوێن و ئەوەی پێیان خۆشبی دەکەن یەکەمین هەنگاویان بۆ ئەوەی ئەوەیە بەڵام ئەمریکا باز دەکرا کە ینی ئیدارەی ترامپ دەیەوێت کە جەنگ لە غەزە کۆتایی بێت پێشتریش تۆ باست کرد کە ئەمە ئەکید ئەمریکای لە پشتەوەیان ئیسرائیلیش سیاسەتی ئەمریکا دەباتە پێشەوە ئەی چۆن لێرەدا ئەمریکا بێدەنگەکە لە بەرامبەر ئەوەی ئیسرائیل ئاگربەستی کۆتایی پێهێنا ئەوڵەن ئەمریکا چونکە سیاسەتی خۆیەتی بەو بۆمبانە ئیسرائیل دەباتە پێشێ معلومە مخالف یا دەنگیش حتا وەسەرنانی کە بڵێ بۆ وا دەکەن یا نابی ئەوەی بکەن ئەو پێی خۆشە ئەو جنایەتانە لێ دەکرێت لەسەر ئەوەی کە دەیانەوێت غەزە خەڵکی غەزەی بجۆزنەوە چونکە ئەو سیاستیان هیچ دەوڵەتێکی جددی یا دەوڵەتی منتەقەی نەچوە پشتی بۆیش قسەکەیان نەیگرت کە خەڵک بجۆزنەوە بۆیش دەیانەوێت فەزایەکی ملتهب و نیگران کننده و بۆمباران و بێدەرەتانی بۆ خەڵک هەمیشە نیشان بدەن کە خەڵک بۆ خۆیان هەڵن خەڵک ببینن فایدەی نییە ڕاوەستان نەخەستەخانە هەیە نەمەکتەب هەیە نە ژیان هەیە نە کار هەیە بۆیش دەیانێت ئەو فشارە ئەبەو شێوەیە لەسەر ئەو خەڵکی ڕاگرن کە ناچاریان کەن کە بڕۆن مەجبوریان کەن کە مل بدەن بە ڕۆیشتن و معلومیشە گەر ئەوان بۆ خۆیان بڕۆن ئەو خەڵکە کەواشی لێدێ و واش لاتووە ئیدی ڕوودە هەر وڵاتێک دەکەن ئەمریکا پێویست ناکە ئیسرائیل پێویست ناکە داوا لە دەوڵەتش تایبەتی بکە بڵێ ئەوانەمان بۆ ڕاگرنیە ئەوانە بەخێ بکەن ئەلانەکەن خەڵکێکی بێچارە سەدان هەزار و چەند میلیۆن خەڵک لە منتەقەی هەم بڵاوونەتەوە هەماڕۆ بڵاوتر دەبنەوە کەسیش بەرپرسی ژیانیان نییە بەتەمای ئەو وازایان بجێشتن کە خۆیان بۆیان خۆڵقانن بەڵام پتر لە ساڵێک نزیک بە ساڵ و نیوێک بەردەوام ئیسرائیل چی کردوتە سەر غەزە بە وەحشەنەترین شێوە بینیومانەکە دەیان هەزار قوربانی وێرانکردنی تەواوی غەزە تا ئەو ئاستەی کە زۆر وڵاتی ئەوروپی کە خۆیان بە هاوپەیمانی ئیسرائیل دەزانن هاتنە دەنگ وتیان ئیتر سنوورێک بۆ ئەمە دانین ئیسرائیل ئێستا دەڵێ من جانگەکەم هێشتا فراوانتر دەکەمەوە لە غەزەواتە لەوەی کە پێشووتر ڕوویدا و لەوە فراوانتریش پێت وایە وڵاتانی هاوپەیمانی ئەوروپا بەتایبەتی ئەوانەی ئەوروپا ئیتر پشت بکەنە ئیسرائیل بەهۆی ئەم سیاسەتە نوێیەوە نەکرد پێم وانییە زۆر ڕۆشن بڵێم کە ئەس قەزا ئەگەر لە بەرچاوی دنیا و بەتایبەت ئەو وڵاتانی ئەوروپایی هەتاان زیاتر لە 50,000 نەفەر کوژراوە بۆمباردمان کراوە شارێک و تەواوی ئەو شارانی دەوروبەر وێران کراون لە وەزئیان لە دوای شەڕی دووەمی جەهانی زۆر خراپترە بەڕاستی ئەگەر بۆەوەی هیچیان نەکرد معلومە بۆ چەند بۆ میدیکەش ناکرد ممکنە بەرگ بۆڵە بۆڵ بکەن ممکنە وەلی بەشی ئەسلیەکەی لەسەرەوەیە کە دەو تەقسیماتی دنیاە و بەتایبەت خاوەرمیانەدا دەیان هەبێ هەر تا دەتوانن ئەو بۆڵە بۆڵەشیا فقط بەخاتی وەیە هەتا بتوانن زیاتر ئیمتیاز لە ئەمریکای وەرگن چونکە دەزانن ئەوە ئەمریکا لە منتەقەی وردە وردە ئیمتیازاتێکی کرد لە ئوکراین داویە بە ڕووسەکان ئیدی خۆی ملهوڕی ئەسلیە لە خاوەرمیانە ئەوەی کە لە ئوروپا ئەگەر دەنجێک بکەن و بۆڵەیەک بکەن و قسەیەکەن و نیگەرانیەک بە ئیسلاح یا مەحکومیشیکەن هەتا بەڕاستی بەشێکی زۆری بەشێکی ئەساسی لەسەرەوەیە کە ئەمریکا بەشیوانیش بدە جایدی چۆن بەشیان دەدا و چۆن پێکدەن ئەوە خۆیان دەزانن وەلی مەسلە وەیە ئەو بەڕاستی ئەو دەوڵەتانی ئەوروپایش هەر وەک ئیسرائیل یەک زەڕەغەمی خەڵکیان نییە تەنە ساڵێک زیاترە ئەو شارانە ئەو منتەقەیە ئەو خەڵکە بێ و چەند بۆمباران دەکرێن ئەی هیچیان توانیان یا کردیان کە مەسەرەن سفارەتی حتا ئیسرائیلی لە وڵاتی خۆیان داخن یا سفارەتی خۆیان لە وڵاتی ئیسرائیل داخن هیچیان نەکردو بۆڵە بۆڵی ئەو سیاست مەدارانە و ئەو نەوع دەوڵەتانە زۆرتر بۆڵەیە بۆ ئیمتیاز وەرگرتن بۆ خۆیان نەک
لەسەر ژیانی خەڵکو و گوزرانی خەڵکو و ئەوەی کە خەڵک بێدەرفتانتر دەبن ئەسڵەن ڕەبتی بەوەی هیچ غەمی ئەویان نییە لە غەزەی خەڵک چی بەسەر دێ بەڕاستی ئەگەر هات باو ئەگە یەک زەڕەش خەمی ئەویان باە هەتا عانەکانە حەدیەقەت دەرکەی سپارەتی خۆیان دەبەست لە وڵاتی ئیسرائیل دیان کو دەوی ڕایگری یا ئیسرائیل یان دەردەکرد لە وڵاتی خۆیان چیان کردو تا ئێستا هیچ ئەوەی هەمومان دەبینی لە بەرچاوی هەمومانە ئەو جورە بۆڵەی کە لە هەمووی مێژودا بە تایبەت سازمانی نەتەوە یەکگرتوەکان دەوڵەت ئوروپاییەکان سازمان و ڕێکخراوە غەیرە دەوڵەتیەکانی دیفاع بە ئیسلال لە حقوقی بەشەر دەکەن هەمیشە بۆڵیان کردووە هەمیشە بەڵێک پرتە و بۆڵە و ئیبرازی نێگەرانی و جار شتیان ئەو کارەی محکوم دەکەیت وەلی تا ئێستا ئایا واقعان یەک هەنگاویش یەک مترێک کە یەک بەست هیچێک لەو دەوڵەتانە و ڕێکخراوانە بۆ ڕەحەتکردنی ژیانی خەڵک لە هیچ جێشەڵیان گرتووە نەوەڵە هەمومان دەبینین لە بەرچاوی هەمومان دێ 50,000 نەفەری خەڵکی ئەویش 50,000 ئاماری ڕسمیەکەی ڕقەمە ڕسمیەکەی دەنا زۆر زەحمەتمان زیاترە لەبەر چاوی وان هەموو شەوێ و هەموو ڕۆژێ بۆمبارانەکان دەبینن وەلی هیچیان نەکردن بۆیش ڕاستیەکەی ئەوەی کە مهمە ئەوەی کە جێی سەرنجەوەیە کە ئەو دەوڵەتانە ئەو سازمانانە بە هیچ جۆرێک بەڕاستی جێی ئەرزش و جێی احترام و جێی باوەڕ نین هیچ ئەوەی کە دەیکەن و ئەوەی کە دەوڵەتی ئیسرائیل بە تایبەت دەیکا بۆ قازانجی خۆیانە و چی بەسەر خەڵکیش دێ بە شتێ خوان دەیکەن هەر لە ماوەی ڕابردووە بینیمان لە غەزە بەشێک لە خەڵکی و دانیشتوانی غەزە لە نێو شارێکی ڕووخاودا خۆپشاندانی دش بە حەماسیان بەڕێخست داوای دەرچوونە دەرەوەی حەماس و یعنی تر ناڕەزاتی بەرامبەر بە حەماس دەربڕا پاش ساڵنیوێک لە جەنگ و گۆردومانی بەردەوامی غەزە ئەم ناڕەزاتی دەربڕینە ئەوەی کە بووە جێی سەرنجی میدیاکانی جیهانیش چیمان پێ دەڵێت یەک توشتی زۆر ئەساسی و پاشمان گرنگمان پێ دەڵێ بەڕاستی یەکیانەوەیە کە هەر ئەوەندە خەڵک جورئەتیان کردووە چاونەترساویان بواتە پێشێ نیگەران نەبوون هاتوونەتە دەرێ لە دژی حیماس قسە دەکەن و شعار دەڵێن نیشان دەدا کە چ ڕادەیەک لە نەفرەت لە تووڕەیی لە بێگانەجی حتا حیماس دەگەڵ ژیانی و خەڵکەی هەیە ئەگەر خەڵک هیچیان نەکتووە بە خاطرەوە کە حیماس بەبێ هیچ دەسەڵاتێکی دیکە لە لای دەستی بەبێت تحملکردنی هیچ نوع مخالفەتێک دەگەڵ خۆی چ لە سەرهی حیزب و سیاسەکان یا تەشەکل یا لە سەرحی کۆمەڵایەتیشدا نایوێرا ئەو خەڵکە قسە بکەن ئەنعام وردە ئەو خەڵکە دەزانن دەیبینن کە حماسیش بەقەت وەک ئیسرائیل بەڕاستی دژمنیانە هیچ خێری بۆیان نییە ڕابرانی حماس باشترین و دەوڵەمەندترین ژیانیان لە وڵاتە عەرەبیەکانی خەلیجی فارسەیە ژیانی زۆر گەورەیە و خۆش و پڕیان هەیە و معلومە هیچ خەمی ئەوەیان نییە کە بەڕاستی خەڵک چی بەسەر دێ بوویش ئەنعام کە خەڵک وردە دوای شەڕێک و ماڵوێرانێکی زیاتر لە 1 ساڵ نزیک 1 ساڵ و نیو خەڵک وردە بەوەی دەگەن کە بابە حماسیش دەبی بڕوە حماسیش دەبی دەستیان لێقەی بکاتەوە بووە کە حتا ئەو بەهانەیەش لە دەست دەوڵەتی ئیسرائیل بێن نەدەرێ کە زاهرەن وایە هەمیشە ئیسرائیل لەگەر بۆمباران دەکاو جێ شوێنێک دەتەقینیتەوە بەو بەهانەیە کە حماسی لێیە یا ئەوە حماسی حمایەت دەکەن وەلی خەڵکی توانە وردە تێگەیشتن کە بەڕاستی مەسەلە ئەوە نییە بۆیش بۆ نەجاتی ژیانی خۆیان بۆ نەجاتی ماڵ و منداڵی خۆیان ئیشی خۆیان ماڵی خۆیان خانوبەرەی خۆیان مەجبورن واقعیەتەکە کەمکە قبولکەن کە بوونی حماس یەک بەهانەی گەورەیە بۆ ئیسرائیل بۆی کە ژیانیان لە بینبەری دووش بوونی حماس هیچ بە مانای ژیان خۆشی بۆ خەڵکەی نییە بۆیش تەزاوراتێک کە هەیە بە نەزەری من دەستپێکی تەزاوراتی گەورەتر دەبێەوە نەکجا سرفەن تەزاورات بەڵکو دەستپێکی ئاعترازاتی کۆمەڵایەتی گەورە دەبی کە ممکنە شەق حماس هەڵنەدەن وەلی
قبولیان ناکەن لە نێویاندا بمێنیتەوە وەک جاران و ئیسپادیان لێ بکەن و ئیسپادە لە ماڵ و ژێر زەمین و هەموو شتێکیان بکەن بۆیش خەبەرەکی خۆشە ئەو خەڵکی بێدەرەتانە بەڕاستی دیان قەوماوە شتێکی شوخی نییە وا لە ئەو شارە لە بینچۆکە هەر ئەو ڕۆگەشە ڕاگرن و دەست بکەنەوە بە دروستکردنی 50 ساڵیکەوە خۆی لێدێتەوە خەڵک لەوەی ماندوون خەڵک لەوەی وەڕەزن خەڵک بەڕاستی نەفرەتیان هەیە لە ئەو وازێک کە بەسەریاندا تحمیل کراوە لەو لای دەوڵەتی ئیسرائیل لەو لایەش حماس هەم بەڕاستی حماسیش لەوێ کەمی نەکردو وەلی هیچ خەبەرگوزاری و قسە و ئەو درشتانە نییە کە بڕوا خەبەر لێبێنی بڵێ حماس چ جنایەتیاکی کردووە لەنا ئەوە هەموو کەس دەزانی کە حماس جنایەتێکی جنایەتکاری بە فکری فقط ژیرفانی خۆیانن بۆیش ئەوانەی کە کوژان بەشی زۆریان لە ڕایبەرەکانیان لە ملیۆنە و گەورە ملیاردێرەکانی منتەقەی خاوەرویانە بوون و هەن ئەس جوملە ئیسماعیل هەنیە کە لە خەتەردا نیشت بۆیش خەڵک دەبینن کە ئەوانە بەڕاستی بەکاریان نایەن ئەگە تا دوێنێ لە دینی ئیسلام و سڵبان بوون و فەلەستین بوون و ئەوانەی استفادیان دەکرد خەڵکیان بەرەو خۆیان دەشێشا خەڵکیان ناچار دەکرد بە قسەیان بکەن خەڵک وردەوردەوەی لێڕەوشەم بۆتەوە و دەبینی کە نەخێرە و قسانە بێمانان و بەدبەختی و ژیان کۆڵەواری فقط زۆرتر بۆ خەڵکیە ئایندێم ڕووداوانە بەرەو کوێ دەڕۆن ئیسرائیلە هەڕەشەی فراوانبوونەوەی جەنگ دەکات ئەمریکا داوا دەکات خەڵکەکەی بگوازرێتەوە و غەزە بکاتە ڕیڤێرای خۆرهەڵاتی ناوەڕاست خەڵکی غەزا بەرامبەر حەماس خۆپیشاندانی کردووە حەماس داوا دەکات لە موجاهیدون و لە چەکداران و لە کەسانێک کە بەرامبەری خۆی دەزانێت لە وڵاتانی عەرەبی بێنە ڕیزەکانیەوە و مقاومە بکەن چی ڕوەدات لێرە بەدووە بە نەزەری من یەکێک لە ئەو شتانێکە لە ئەو منتەقەیە کولن و بە تایبەت لە بەداخەوە لەسەر خەڵکی فلەستین ڕوودەدا درێژەی درڕندەی ئیسرائیلە ئیسرائیل دەست لە درڕندەی هەڵناگریت چونکە ئەگەر ئیسرائیل دەست لە درڕندەی هەڵبگری وە لە بۆمباران و لە کوشتنی خەڵک هەڵبگری واقعاً مەیدان دەدا بە حماس بۆی کە دووبارە خۆیان بگرنەوە بۆیش هەم بە بەهانەی حماس هەمیش بۆی کە نیشان بدا لە منتەقە لە کولی خاوەنیانەدا یا شەرق ئەوسەددا چێک هەڵەگای ئەسلیە معلومە درڕندەی خۆی هەر ئیدامەدا چەندە ئەو بزوتنەوەی کە لە غەزە سەری هەڵدا لە دژی حماس پەرە دەستێنی بەڕاستی هێشتا معلوم نییە چون خەبەرێکی وای لێ نەهاتۆ دەدرێ کە چەندە ڕیشەی هەیە چەندە ڕیشەی داکتاوە لەنێو خەڵک و فقط ئەمەی دەبینین لە خەبەرنگارەکان و هەموو ئەو ماڵتی میدیادا کە دەبینی خەڵک تووڕەن لە خیابانن لە شەقامن ئەوە چەندە درێژی نێوی معلوم نییە لاشی دیکەشی هەیە ئەویش جمهوری ئیسلامیە جمهوری ئیسلامی هەتا پێی بکرێ هەتا بتوانی ئەو وازەی غەزە هەروە بلا تەکلیف ڕادەگری هەروە بێدەرەتانی ڕادەگری چونکە بەدبەختی خەڵک بۆمبارانی خەڵک کوژرانی خەڵک هەتا جیرانی خەڵک هەمیشە بە قازانجی ئەو هێزانە ئەس جملە حماس و جمهوری ئیسلامی تەواو بووە دەرنەتیجە بەشێکی دەگەڕێتەوە کە جمهوری ئیسلامی چی بەسەردی بەڕاستی باوەڕ بکەن پێم وایە خۆم شەخسەن باوەڕم بۆیە کە ئەگە جمهوری ئیسلامی بڕوخێ یا زعیم بی زۆر زۆر بە قازانجی ئەو خەڵکەیە کە نەفرەت و تووڕەیان لە دژی حماس شێوەری ناوێرن هیچ بڵێن بۆیش پێم وایە لە قەراغەوەی کە ئەو بزوتنەوە ئەو جێریانە هەروە دەستە پێش بەداخەوە ئەو بۆمباران و کوشتن و بڕین و ئەو هەڵا و بگرە دەستە پێش بەشێکی بەرچاوی دەبیتە مەسەلەی ئاوارەیی خەڵک بەداخەوە ئەوەی کە لە شوێنی ژیان و شاریان دەبن مەجبور دەبن بڕۆن لایەکی وەیە لایەکی دیکەشەوەی حماس و جمهوری ئیسلامی ئەو وازە هەر درێژدەن بە هەر جورێک بتوانن حەو دەدەن درێژە بدەن بەرەی ڕووبەڕۆژ ئەوەی کە خەڵکە ئەوەی کە بەرەی ناڕزایەتی لە خەڵک لە حماس و لە ئیسرائیل و لە جمهوری ئیسلامی ئەوانەیە چەندە قەوی دەبی ئومیدوارم واقعاً بەدڵ ئومیدوارم کە ئەو جبهەیە بەهێزبی چونکە هەتاوان بەهێزتر بن جبهەی حماس و جمهوری ئیسلامی و حتا ئیسرائیلیش
دەستی خواردتر پەیدا دەکەن وەلی هێشتا ئەوە نەبووتە ئاسۆیەکی گەورە لە منتەقەدا بۆیەش بەشی زۆری بەداخەوە کەوتۆتە دەستی معاملات و مزاکراتی بینی دەوڵەتەکان هەتا لە ئەمریکا ڕابگرە کە مرەتەب لەوێن هەتا دەوڵەتی ئیسرائیل و ئەو دەوڵەتانی لە دەوروبەرن بۆیش پێم وایە بەداخەوە وازێکی زۆر زۆر ناخۆش وازێکی تاڵ و وازێکی ناڕۆشن هەیە فعلەن هەر ئێستا لە ئەو منتەقەیە چی بەسەر دێ پێم وانە کەس بتوانی بەڕاستی ئاوا بە شێوەیەکی ڕۆشن بڵێ ئاوای دێ چونکە وازەشی زۆر ناڕۆشنە ئەمریکاش معلومە دەسەڵ ناگرێت وەڵامی و پرسیارشتاندایەوە کە نیازم و لە کۆتاییدا بیکەم کاتی بەرنامەکانیشمان لێرەدا تەواو بوو بۆیە مستەفا یونوسی زۆر سپاس کە لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگیەوە دیسان سپاسیەوە و کاتێکی باش بوو هەمووتە زۆر سپاس ئازیزان هەر لێرەشدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوت